بسم الله الرحمن الرحیم. سەڵاو و خۆشەویستیم لە بۆ هەموو دکتۆرە بەڕێزەکان، بە تایبەتی دکتۆرە پسپۆڕەکان. میهرەبانی هاتە بوون. میهرەبانی لە پێناو سێ خائی گەورەی برند کرد: خزمەت لە کەرتی تەندروستی، خێر توێچی و قیامەت لە بۆ هەمومان، خۆشی هەموو ستاف و کارمەند و نەخۆش و هاوڵانی نەخۆش. میهرەبانی لە ژێر چەتری هی هەمووانە لە بۆ هەمووانە. لێرەوە داوا لە هەموو دکتۆرە پسپۆرە خۆشەویستەکان دەکەم بێن بەشداری بکەن بە پشکڕینی ئیستیسماری، بە پشکڕینی خێری لە بۆ خۆیان و بنەماڵە و تێشی و قیامەتیان. میهرەبانی دەرگای کردیتەوە. شرد نییە هەموو کار و چاڵاچەکانت بینێ میهرەبانی، بەڵام مانجێ یەک ڕۆژوەرە، ساڵێ یەک ڕۆژوەرە. خزمەتی نەخۆشی هەژار بکە لە ناو موئەسسەی میهرەبانی. دەبیتە دڵخۆشی لە دنیات، دەبیتە خێر و تێچی و قیامەت. میهرەبانی کراوەیە لە بۆ هەموو دکتۆرێکی خۆشەویست، بە تایبەتی ئەوانەی کە نەشتەرگەری دەکەن. میهرەبانی دنیای تێدایە و قیامەتیشی تێدایە. میهرەبانی قازانجی نەخۆشی هەژارە، پێش ئەوەی قازانجی نەخۆشی هەژاربی قازانجی دکتۆر و دەوڵەمەندانە، چونکە ئەوەی دەبەخشی زۆر خۆشترە لەوەی کە وەردەگری. کاتێک کە لە مانجە یەک ڕۆژ دەی لە میهرەبانی، لە مانجە یەک نەشتەرگەری دەینێ میهرەبانی، دڵت ئاسوودە دەبی. میهرەبانین لەگەڵ نەخۆشە خۆشەویستەکانمان، میهرەبانترین لەگەڵ دکتۆر و ستافەکانمان. میهرەبانی ئامانجی ئەوەیە کەوا بتانیتێن خزمەت بکەین لە پێناو قیامەتی خۆمان، خزمەتی خەڵکی دەکەین کەوا میهرەبانی پڕۆژی ناحکومی، ناحزبی، بێلایانی لە ڕووی سیاسی. ئامانجمان تەنها خزمەت خێرخۆشی هەمووانە.